ئازانی کورسات نیۆز سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی تایبەتی فایل و دیاردا لەگەڵتانە بم بۆ باسکردن لە بابەتێکی زۆر گرنگ ئەویش ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە. ئەمڕۆ 26 لە جیهاندا ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە و لە هەرێمی کوردستانیش ئەم ڕۆژە پیرۆز ڕادەگیرێت چونکە کەسانێکی زۆر هەن ئالودەی ئەو مادانن و هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکان چییە و ڕێگەکانی چارەسەرکردن چییە و ئێمە چۆن وا بکەین گەنجەکانمان منداڵەکانمان هەموو ئەو کەسانەی ئالودەی ئەم مادانن ڕزگاریان بکەین لە بەکارهێنانی ئەو جۆرە مادانە. بۆ ئەمڕۆ مەریوان عەلی بەڕێوەبەرێتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی بەسپاسەوە لەگەڵ من ئامادەیە ئەوان باسمان لەو کەیسانە بۆ دەکەن کە لەلایەنە و چۆن ڕوبەڕووی ئەو کەیسانە دەبنەوە و چۆن هەوڵ دەدەن کۆنتڕۆلی بەکارهێنانی مادەی هۆشبەرکەن لە هەرێمی کوردستان. لانا ئاراز مامۆستای زانکۆ و پسپۆری بواری کۆمەڵناسی بەڕێزیشیان بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت ئەوانیش لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیەوە باز لەو کەسانە دەکەن کە ئالودەی مادەی هۆشبەر دەبن دەبێت چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت. ئایا ئەم کەسانە پێویستە لە چاکسازیەکان دابن و سزا بدرێن یاخود پێویستیان بەوەی لە سنتەرێکی تایبەتدا و چارەسەر وەربگرن. حاکم هیواد زەیی دادوەری داواکاری گشتی بەڕێزیشیان لە هەولێرەوە بەسپاسەوە لەگەڵمان ئامادە دەبن ئەوانیش باس لە ڕۆڵی داواکاری گشتی و ئەو کەیسانە دەکەن کە داواکاری گشتی کاریگەری هەبووە لە سەریان و کەیسەکانیان جوڵانوە و کاریگەریان هەبووە لە ڕووی یاسایەوە لەسەر ئەو کەسانەی کە ئالودەی مادەی هۆشبەرن. ئێمە گرافیکێکمان ئامادەیە دەچینە لای گرافیکەکە و جاتە لەگەڵتان بەردەوام بین. فەرمووی. بازرگانی مادەی هۆشبەر 26 هەموو ساڵێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەستنیشان کراوە. مادەی هۆشبەر یەکێکە لە 4 قەیرانە گەورەکەی جیهان لە دوای قەیرانی ژینگە چەکی ئەتۆمی هەژاری دێت. بەپێی راپۆرتی نووسینگەی نەتەوە یەکگرتوەکان بۆ مادە هۆشبەرەکان و تاوان لە ساڵی 2021 زیاتر لە 275 ملیۆن کەس لە جیهاندا مادە هۆشبەرەکانیان بەکارهێناوە کە دەکاتە نزیکەی لە 5.5 دانیشتوانی تەمەن 15 بۆ 64 ساڵی سەرزەوی. 36 ملیۆن کەس لە جیهاندا کە دەکاتە لە سا 13 بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان بەدەست کاریگەریە مەترسیدارەکانی مادەی هۆشبەر دەناڵێنن. لە 2010 بۆ 2019 ڕێژەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە سا 22 زیادی کردووە. پێشبینی دەکرێت 2030 ڕێژەی لە سا 11 تر زیاد ببێت. بازرگانی بە مادە هۆشبەرەکان سێەم بواری بازرگانی گەورەیە لەسەر ئاستی جیهان دوای نەوت و چەک دێت. قەبارەی ساڵانی بازرگانی بە مادەی هۆشبەر بە بڕی 315 ملیار دەخەملێنرێت لە 2007 بۆ 2020 4 هێندە زیادی کردووە. ئەگەر باسێک لە ئاماری عێراق بکەین بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان عێراق و هەرێمی کوردستان لە بازنەی دووەمی قاچاقچێتی و بازرگانین بە مادە هۆشبەرەکان کە سەرچاوی سەرەکیان ئێران و ئەفغانستانە. عێراق تا ساڵی 2003 یەکێک بوو لە پاکترین وڵاتەکان لە ڕووی مادەی هۆشبەرەوە. ئێستا بۆتە وڵاتێکی بەکارهێنەر و ترانزیت بۆ ئەو مادانە. 2021 لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق زیاتر لە 11,000 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی کردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. لە سا 6یان بازرگان بوون. ڕۆژنامە و سەرچاوە جیهانیەکان بە دەرکەوتنێکی نوێی تیرۆر ناوی دەبن. دوای گۆڕانی کەش و هەوا و تیرۆر گەورەترین قەیرانی عێراق مادە هۆشبەرەکانە. 20 ساڵ لەمەوبەر بوونی مادەی هۆشبەر شتێکی دەگمەن بوو لە کوردستان. لە ساڵی 2006 لەسەر تاسەری هەرێم 30 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کرابوون. بەڵام ئێستا تەنیا لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا 565 تۆمەتبار لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەستگیر کراون. لە 5 ساڵی ڕابردوودا نزیکەی 7,000 کەس بەو تۆمەتە دەستگیر کراون. لە کۆی 1150 سزا درا و لە چاکسازی گەورانی سلێمانی نزیکەی 300 کەسیان لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. ڕێکخراوێکی بواری بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر دەڵێت نزیکەی 11,000 کەس لە هەرێمی کوردستان بەکارهێنەری مادەی هۆشبەرن. هەرێمی کوردستان لەلایەن قاچاقچیەکانەوە وەک وڵاتێکی ترانزیتی مادە هۆشبەرەکان بەکار دەهێنرێت. لە هەرێمی کوردستان ساڵی 2021 دەستگیراوە بەسەر 375 کیلۆ مادەی هۆشبەردا کە بە بەراورد بە ساڵی 2019 لە 145 زیادی کردووە. لەو بڕیسەرەوە 172 کیلۆ هیرۆین و 83 کیلۆ تریاک و 96 کیلۆ کریستاڵ و 14 کیلۆ حەشیش و 4 کیلۆ جاکایکا و 3 کیلۆ ماریجوانە بووە. هەروەها بڕی 47,378 شیت هەپی
پزیشکی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە. لە ساڵی 2021 1940 تۆمەتبار دەستگیر کراون بە بەراورد بە ساڵی 2020 کە 586 کەس بووە نزیکەی لە 170 زیادی کردووە. لە عێراق و هەرێمی کوردستان پێشتر بە یاسای ژمارە 43 ساڵ 1970 مامەڵە لەگەڵ مادەی هۆشبەرەکان دەکرا. پەرلەمانی کوردستان ساڵی 2021 یاسای ژمارەیەکی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکانی دەرکرد. بەپێی یاساکە بازرگان و بەرهەمهێنەر و فرۆشیاری مادەی هۆشبەر وەک تاوانبار سیر دەکرێن و سزای لە سێدارەدان یان زیندانی هەتاهەتاییان لەسرە. بەکارهێنەر زیاتر وەک قوربانی سیر دەکرێت و چەند ساڵێک زیندانی دەیانگرێتەوە و لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە سەنتەری تایبەت دروست دەکرێت بۆ چاکردنەوەی بارودۆخیان. بەڵازان دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامبووی نەچمە لای میوانەکانم کاک مەریوان دووبارە بەخێر بیت. ئەوەی کە بینیمان لەو گرافیکەدا باس لەوە کرا کە تا ساڵی 2023 عێراق یەکێک بوو لە پاکترین ئەو وڵاتانی کە لە ڕووی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە. بەڵام دەبینین دوا بەدوای ئەو ساڵانە و لە ئێستاشەوە بە ئێستاشەوە کە بۆ ئەم ساڵیش کە چەند مانگێکی کەمی تێپەڕیوە ئامارەکان لە زیادبوون و لە بەرزبوونەوەدان. ئەوەندەی کە ئێوە کار لەو بوارەدا دەکەن دەبێت هۆکار چی بێ بۆ بەم شێوە بەربڵاوە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە زیادی کردووە. پێشەکی سپاس دەکەم سپاس کە ئەو دەرفەتتان نین لێرە بتوانین هەندێک قسە بکەین لەسەر مادەی هۆشبەر. ئەلبەتە پێش هەموو شتێ حەزەکەم لێرەوە درود و سەر و ڕێز و نەوازش بۆ ئەو کارمەندەی کە لەم 3-4 هەفتەی پێشوا شەهید بوو لە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. خۆ تەزانی ئێستا باسی ئەوتان کرد لە ساڵی 2023ەوە ئەلبەتە مێژووی عێراق ئەگەڕێتەوە بۆ 1920 و 1921 و لەو کاتەوە یاسای بۆ دانراوە تەنانەت بە ڕواندنی گوڵەکەشی قاچاق بووە قاچاقێکی زۆر بووە هەموو حکوومەتە یەک لە دوای یەکەکان ئەو یاسایانەی کە دایان ڕۆشتۆتەوە هەمووی زۆر بە ڕقی دژی ئەم مادانە وەستاوەتەوە هەتا ساڵی 2003 کە ڕێگاکان کراونەتەوە و سنوورەکانمان بەرفراوان بوون و بازرگانی دەستی پێ کردووە لە زۆربەی زۆری شوێنەکانەوە ئێریان بە فرسەت زانیەوە بڵاو بۆتەوە. مەترسیەکە بە تایبەت لەکوێدا ینی زۆر جا باز لەوە دەکرێت کە لە ڕێی بازگەکانەوە ئەم مادانە زۆر داخڵ دەبێت یاخود باز لەوە دەکرێت لە ناو شارەکاندا کافتریاکانمان هەیە ینی ئەو شوێنانی کە تێیدا زۆر بەربڵاو دەبێتەوە بەتابێت لە کافتریاکان کە ئێمە دەبینی ڕۆژانە یاخود بەتایبەت شەوان گەنجان ڕووی تێ دەکەن ینی باز لەوە دەکرێت ئەمانە بیئەیەکی زۆر لەبارن بۆ بڵاوبوونەوەی ئەوە بە شێوە شایعەکەی وایە ئەو بۆ شێوەی کە خەڵک باسێکە وایە ئەجیناوانە چونکە ئێمە زۆربەی زۆری ئیشەکانمان لە بازگەکانە زۆربەی هەندێکی زۆری لە بازگەکان دەستمان بەسەرا گرتووە سپاس و پێزانین بۆ بازگەکانی ئاسایش سلێمانی و هەروەها لە زۆربەی زۆری کەناڵەکانە ئێمە توانیمانە دەستی بەسەرا بگەین ئەوەی ئەوان بۆ شێوەی ئەوان ئەی پێچنەوە بۆ شێوەی ئەوان ئەی شارنەوە وا بە ئاشکرا وا بە ئاشکرا نییە ئەو ڕاز نییە چونکە خۆتەزانی ئەوەی کە هەر کەسێ بە مادەی هۆشبەر بە بازرگانی بگیرێ یاساکە ئەوە نەتوندە بەرامبەری ینی لە هەتا 25 ساڵی شەڕوە زۆر تریش لەبەرەوە وا بۆ شکڵ و شێوەیە ئاسان نییە ینی ئەوەی کە هەیە و کە ئەیبینین هەمووی بە شێوەی شاراوە لە ناو ئێمە زۆر کەیسمان هەیە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان دەرفەت بێ ئەیبینن لە چیا شتەکانیان شاردۆتەوە ئەوە هەمووی بە زانیاری و بە معلومات و بە شەونخۆنی کارمەندانی ئاسایش ئەوانە ئێمە توانیوانە ئەو مادانە ئەو سەرچاوانە چۆنن لەلای ئێوە ینی بەتایبەت خەڵک تا چەند هاوکارتانە خەڵک زۆر هاوکارمانە زۆر بەڕاستی ئەتوانم من لەسەر شاری سلێمانی قساکەم شاری سلێمانی شارێکی زۆر جوان و پاکە زۆر پاکە ژنگێکی زۆر پاکی هەیە خەڵکەکەی زۆر ڕۆشنبیرە ینی هەندێک هەر هەزمی ناکە کە زۆر کەس هاتۆتە لای من سەری داخستووە مامۆستای زۆر بەڕێز هاتووە سەری داخستووە کە کەوپیان تۆ کوڕەکە و تلیار خۆرە زۆری پێ ناخۆشە خەڵکی ئێمە پێی ناخۆشە بەڵام لە ڕاستیە ئێستا وای لێ هاتووە زۆر شت هەیە کە لێرە ئەم کۆمەلگای ئێمە هەمووی بە باس هاتۆتە سەری و یانی شتەکە بە تەدریجی نەبووە لەبەرەوە ئێستا ئەم سوشیال میدیایە هەموو شتەکان لە ناو ئینتەرنێت و لە ناو سوشیال میدیا بڵاو بێتەوە گەنجانیش خۆتەزانی ناوەستن بەردەوام
لە تاقیکردنەوە بەردەوام لە پشکنینە ئەگەڕێن بە دوای هەموو شتەکانە. زۆر باشە. دواتر ئەگەڕم وڵات باسی چارەکەەکان و هەوڵەکانی ئێوە دەکەن کە بگومان لەوە نییە کە ئێوە بەردەوام لە هەوڵدان بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە و هەموو ئەو کەسانش کە گیراون و بە سزای خۆیان گەشتون گەواهیدەری ئەو ڕاستیان بەڕاستی، بەڵام هێشتاش یعنی کەسانێکن کە دەستگیر نەکراون قسەکە لەسەر ئەوەیە. بەڵێ لا نەخان مەترسی ئەمە لەسەر کۆمەڵگا چییە؟ ئەگەر ئێمە باس لۆ بکەین، ئێمە دواتر لە گرافیکێکتر لە بەرنامەکە باس لە مەترسیەکانی ئەم بەکارهێنانی ئەم ماداناکەین لەسەر خودی ئەو کەسە خۆی کە چەند کاریگەری خراپی هەیە بەتایبەت لەناو خێزانەکەی خۆی، یعنی چەندەها کەسەیە پەرتەوازە بووە ئەگەی لە خێزان و لە ماڵ و لە مناڵی خۆی نەماوە، دوجار ئەمە کەسێکە لە کۆمەڵگا ڕاست مەترسیەکانی ئەمە چییە؟ دەستخۆش طبعاً ئەگەر باز لە مەترسیەکانی بکەین ئەتوانین بڵێن بە سێ قۆناغ باسیەکەین. قۆناغی یەکەم لەسەر خودی کەسەکە خۆی، قۆناغی دووەم خێزانەکەی، قۆناغی سێهم کۆمەڵگا وەکو تاکێک کە ئەندامە لە خێزانێک و خێزانەکەش بەشێکە لە کۆمەڵگا، بەشێکە لە بچووکترینەکەی کۆمەڵایەتیە لە ناو کۆمەڵگادا. طبعاً ئەم تاکەی کە ئالوودێ بە مادەی هۆشبەرەوە ئەگەر تۆ لە ڕووی تەندروستیەوە قسەی لەسەر بکەی ئەبینیت لە هەموو بوارەکانی تەندروستیەوە کاریگەری نەرێنی و سلبی لەسەر جەستی ئەو تاکە بەجێڵە هەر لە لایانی پێکاتی کیمیایی مۆخ و وەزائیفی مۆخ و وەزائیفی مەسەلەن جگەر و هۆرمۆناتی و تەنانەت ئێسکەکان ماسوولکەکان هەمووی بەرەو ئەوە با کە وەزائیفەکانیان بەرەو تێکچوونە بە کەواتە هاوسەنگی تەندروستی ئەو کەسە تێک ئەشکێنێ بەڵێ یاخود با بڵێن تەندروستی ئەو کەسە وردە وردە لە دەست ئەیات ڕۆژ لە دوای ڕۆژ با بڵێن ئەگاتە ئاستێکی خراپتر. ئەمە وەکو لایەنە تەندروستیەکە، وەکو لایەنە کۆمەڵایەتێکە ئەگەر قسەی لەسەر بکەی ئەو کەسە وای لێیە بەردەوام حەزی لە دابڕانە لە چواردەور لەگەڵ ژینگەی چواردەور تێکەڵاوی نامێنێ، تووشی جۆرێک لە خەمۆکی ئەبێ، تووشی جۆرێک لە عوزلە ئەبێ. ئەم عوزلەیە وردە وردەوای لێکا تەنها ئالوودای بە مادە هۆشبەرەکە و خۆی بەتەنیا هیچی ترنا کەسی ترنا. بەمە پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئەبچڕێک کە بچڕا وردە وردە بەرەو نەخۆشی لە قۆناغە باڵەکانە بەرەو نەخۆشی دەرونی ئەیبا تاوای لێت استیعابی کەس ناکات لە چواردەوری تااقەتی نامێنێ قسەی لەگەڵ کەس بکە ئەسڵەن ڕوو لە شوێنێک ناکات کە قەرەباڵغی لێت تەنها لە ژوورێکە خۆی و ئەو موادەی کەی کێشێ بەکارهێنێ هەر شتێکە. ئەمە لە ڕوانگە دەرونیەکەوە. لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوە گەر قسەی لەسەر بکەین وای لێت ئەم تاکە ئەبێ بە تاکێکی منحەریف لادەر بۆ چونکە ئیتر ئەو وابەستەی شتێک نابێت کە ناوی قیەمی اجتیماعیە کە ناوی دابوونەریت و کللتوری کۆمەڵگاکێتی چونکە بۆ و کاتێک کە مادەیەک وەرەگرێت هەز بە جۆرێک لە خۆشی ئەکا لە جەستەیە یعنی جۆرێک لە هۆرمۆنی خۆشببختی ئەڕێژێ جەستەی بۆیە ئامادەیە هەموو کاتێ بۆی بگاتەوە ئەو مەرحەلەیە چی لە دەست بێ بیکە بۆی بڕێک لەو مادە هۆشبەرە بەدەست بێنێ ئیتر ئەم ئەکرێت ئەم کەسانە چارەسەر وەربگرن بۆ چاک ببنەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو کەسە بە دڵنیاییەوە وەکو نەخۆش ئەبێ سیر بکرێ مامەڵی لەگەڵ بکرێت چونکە وەک گوتم لە ڕوانگە کۆمەڵاتیەکەەوە نەخۆشە لە ڕوانگە تەندروستیەکەەوە نەخۆشە لە ڕوانگە دەرونیەکەشەوە نەخۆشە کەواتە ئێمە سەرەتا نابێ وەکو کەسێکی تاوانبار سێریکەین بەڵکو ئەم کەسە لەوانەیە زەحیە بێ بۆ کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ هاوڕەیەکی خراپ بۆ بابەتێک کەوای لێ کردووە بە ناچاری هەنگاوی ناوە بەرەو وەرگرتنی مادەیەکی هۆشبەر بۆ یاکرێ دەم ئەم کەسە زەحیەیە بێمە بیخێنەوە سەر ڕێگای ڕاست چۆنی خێنەوە سەر ڕێگەی ڕاست سەرەتا پێویستە لە ڕووی پزیشکیەوە چارەسەری بۆ بکرێ وای لێ بکرێ وردە دوورکەوێتەوە لە بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرە دوای ئەوە لە ڕێی ڕێنماییکاری دەرونی و ڕێنماییکاری با بڵێن کۆمەڵایەتیەوە قسەی بۆ بکرێت تا بیگەێنینە ئەو ئاستی کە قەناعەت بکە ئەم شتێکی ئەمەی کات هەڵەیە چونکە هەموو ئینسانێک هەتا ئەو لەحظەیە کە نەگات بە ئاستی قەناعەتکردن بۆ بابەتێک ئەمە غەڵەتە هەر مصر لەسەری هەر بەردەوامە ئەوەی کە کێشەیە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە وڵاتان باس لەوە دەکرێت کە سەنتەری تایبەت هەیە بە چارەسەرکردنی ئەم کەسانە بەڵام لە هەرێمی کوردستان تۆ کاتێک لە ڕووی یاساییەوە ئێمە ئەو کەسەوە ئاماژەت پێکرد بە تاوانباردا دەنرێت وە سزای بۆ دانراوە دەچێتە چاکسازیەکانەوە لە چاکسازی ئەمە بەڕاستی ینی چارەسەر وەرناگرێت لە چاکسازیە بۆ ئەوەی کە ئەو مدەی کە بۆی دانراوە سزاکەی تەواو بکات و بێتەوە دەرەوە دوجار ئێمە دواتر لە کەیسەکاندا دەیبینین کە بەشێکی زۆری ئەو کەیسانە ڕەنگە کاکمەریەوان باشتریش بزانێ ئەمانە چەند جارێک دووارەوە سزا دراون کە دێنەوە دەرەوە بە هەمان شێوە دووبارە دەست پێکەنەوە کەواتە ئەوەی کە گرنگانی ئەمە چەند ساڵەکە بەردەوامیش بەرنامەمان لەسەر ئەوە کردو باسمان لەوە کردو کە سەنتەری تایبەت بۆ ئەم کەسانە زۆر گرنگە لە ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەمە هەیە نەخێر بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەم سەنتەرانە بوونیان نییە خۆی زۆر زارورە پێشەوەی تۆ
ئەو کەسێک کە ئێمە وەکو تاوانبار مامەڵی لەگەڵاکەین ببینە چاکسازیەکان پێشتر بچێتە ئەو سنتەرە چارەسەریانە لە ڕووی دەرونیەوە چارەسەر وەرگێت دوای ئەوەی کە بۆ بە کەسێکی ئاسایی کەسێکی هاوسنگ لە ڕووی دەرونیەوە نۆرماڵ اینجا ئەو کاتە مودەی عقوبەکەی چەنە ئەکرێت لە سجنەکانە یان لە چاکسازیەکانە وەری بگرێت بەڵام بەبێ ئەوەی کە ئێمە هەنگاو بنین بۆ چۆنەڵی چارەسەرکردنی ئەم کەسێک کە پێڵین نەخۆش کە ئالوودەبۆ بە مادەی هۆشبەر تۆ گەر یەکسەر بیخیتە چاکسازی جارێکی تر وەک بوتمان نەتیجەکەی ئەوەیە کەیێتەوە دووبارە دەست پێ ئەکاتەوە بۆ چونکەم کەسە نەخۆشەوە چارەسەری وەرنەگرتووە کەواتە ڕێگە ڕاستەکە ئەوەیە سەرەتا تۆ چارەسەری بۆ بکەی کە گەڕایەوە دۆخی ئاسایی خۆی هاوسەنگی دەرونی و تەندروستی بۆ گەڕایەوە اینجا وەکو تاوانبارێک مامەڵی لەگەڵا ئەشکرێت سزاکەی تەواو بکات دواتر تۆ کاتێککە ئیگەڕێی تۆ کۆمەڵگا جارێکی کە بچێتە سنتەرێکەوە چارەسەر وەرگرێت عیلاج بکرێ و اینجا بگەڕێنرێتەوە کۆمەڵگا. بەس باشە دواتر گەڕێم وڵاتان ئەچمە لای حاکم هیوادزەی بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە کاکە هیوا سڵاوت لەبێ ئەوەی کە گرنگە باسمان لەوە کرد میوانەکانم لێرە باسییان لەوە کرد کە لە ڕووی یاساییەوە زۆر بەتوندی سزای ئەو کەسانە دەدرێت کە بەکارهێنەر و بازرگانی دەکەن بە مادەی هۆشبەرەوە بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە ئەگەر یاساکە ئەوەندە سزاکانی توندە بۆچی نەیتوانیوە بەشێک بێ لە چارەسەر و بەشێک بێت لە کۆنتترۆلکردنی ئەو کەیسانە لە هەرێمی کوردستان بۆچی ئامارەکان بەردەوام لە زیادبووندان کەواتە دەکرێت بڵین یاساش لە هەرێمی کوردستان بەشێکە لەو خەلەلانی کە نەبووتە چارەسەرێک. بەڵێ سەرەتا سوپاسان دەکەم بە ئەو دەرفەتێکەوە بێتا بەخشیم سەبارەت بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان هەروەکو لە تاتلەکەی خۆتان ئاماژەتان کرد بە یاسایەکانی کەەوە کاری پێدەکرا و ئێستاش کەەوە لە پەرلەمانی کوردستان یاسایەکە دەرچووە یاسای کۆن بەژمارە 68 بۆ ساڵی 1965 بوو تاکو ساڵی 2020 بەژمارەیەک یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەرچوو کاری پێدەکرێتن لێرانە ئەمە دەکەوینە بەرامبەر دوو جۆرە تاوانبارێکەوە بازرگانی کەرا و بە مادە هۆشبەرەکان کە دەبێتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵ و ئەو کەسێکەوە بوویتە قوربانی لەو بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانە کەواتە دوو کەسی جیاوازمان هەیە لە بەرامبەر یاساکە نوێیەکە یاسایەکی باشە بەڵام بەداخەوە تاکو ئێستا زۆر لە مادەکانی جێبەجێ نەکراوە. بەڵێ هۆکار چییە ینی بۆ وەک خۆی جێبەجێ ناکرێت یاساکە؟ بەڵێ نەخێر هەو کۆ بەڕێزانەی میوانە بەڕێزەکان ئاماژیان پێکرد پێویستە بەڵێ پێویستە ئەو کەسێکەوە بەکارهێنەری مادەی هۆشبەرە هەرکو یاسا ئاماژەی پێکردووە پێویستە لەسەر وەزارەتی کار و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی سنتەری چارەسەرکردنی ئەو کەسانە دامەزرێن لە 2020ەوە تاکو ئەو ڕۆ هیچ هەنتەرێک لەناو ئەو کوردستانی نیە کە بتوانێت ئەو ئیشانە جێبەجێ بکات و چارەسەری ئەو بەکارهێنەری مادە هۆشبەرەکان بکەن و هەروەها لە خودی یاساکە هەیە ئەو کەسێکەوە هەڵوێستیان نەبوو داوای ئەویان نەکردو ئەو سنتەرانە دابمەزرێنرێت. بەڵێ ئەمە ئێستا خەریکی ئەو شوێنێکەوە نووسراوی تایبەت بۆ مۆزوعی بکەین و ئەو کەم و کوڕیانێکەوە هەیە جێبەجێ بکرێتن هەر لە دامەزراندنی سنتەر یەک لە خاڵە گرنگەکانی ئەو یاسایە مادە 45 مادە 45 کە دەرێت سەرجەم پارەکانی هەژماردن دەکرێت لە دژی تۆمەتباران دەبێ بخرێتە سندوقێکەوە لەژێر چاودێری ئەو سەرتەرانە دابی و بۆ خزمەتی چارەسەرکردنی ئەو کەسانیکەوە توش ئەو حاڵەتانە بوونە. بەڵام ئەوەی کە دەبینین کە تا ئێستا جێبەجێ نەکراوە ینی ڕۆڵی داواکاری گشتی لەگەڵ ئەوەی کە باست لەوە کرد ئێوە داوای ئەوەتان کردووە بەڵام بۆ لەمە دوواش دەبێت چی بێ بۆ ئەوەی کە سوور بن لەسەر ئەوەی کە سنتەرێکی لەو شێوەیەدا بمەزرێنرێن یانی ناکرێتەوە ساڵی ڕۆژێک کە 26 باس لەوە بکەی کە دەبێت چارەسەر چی بێ و دەبێت چۆن کۆنتترۆل بکرێ بەڵام تا ساڵی دواتر شتەکان وەک خۆی بمێنێتەوە. بەڵێ لە ڕووی یاساییەوە ئەمە دەبی جەخت لەوەی بکەین کەەوە
ئەو یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێت تا بتوانین ئەو مناڵانەی ئەو کەسانەیەمەکەەوە تووشی بەکارهێنانی مادی هۆشبەر بوونە چارەسەریان بکەین لەو سنتەرانە پێویستە جەخت لەسەر وەزارەتی کار بکرێتەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی بە تا بتوانین ئەوانە چارسەکەین زائیدە لەوەیەکەوە لەو یاسای نوێیە مادەکەیە تایبەتە بۆ کەسانێکەوە مادەی هۆشبەر بەکاردێنن دەتوانن بێن خۆیان بە حاکم عرزکەن و حاکمیش لە ڕێگای یاساوە ئەو یاسایە ماوەی فترە عیلاجی لە بۆ تهدیدکە لەو سنتەرانە فیمە ئیزاگە هەبی ئەو سنتەرانە جێستا بەڕاستی نەقسمان هەیە لێرانە پێویستە ئەو پارانێکەوە تەرخان کراوە لە هۆشبارکردن بدرێتەوە ئەو سندوقەیە پێویستە ئەو سنتەرانە دروست بکرێ پێویستە ئەو کەسانێکەوە مادەی هۆشبەر بەکاردێنن وعی ڕۆشنبیری یاساییان پێ بدرێتەوە بتوانن بچن خۆیان بەخۆیان بچن دۆ چارسەرکردنی ئەو کێشانە و حکوومەتیش لە خزمەتی دەوان دابیتن. زۆر باش بەڵێ دەست خۆش دواتر ئەگەڕم وڵات کاکیوە بڵێ ئەزیزان ئێمە دەچینە لای لێدوانی سێ هاوڵاتی کە ئەوان توش بوو و بەکارهێنەری مادەی هۆشبەرن لە زاری خۆیانەوە گوێبیستیەوە بین کە ئەمانە چۆن توش بوون و لە ئێستادا هەست بە پەشیمانی دەکەن یان نا لەگەڵمان بن دەچینە لای ئەو کەیسانە و دواتر ئەگەڕێم وڵاتە. 2 گرامەوە دەبێ بووە لە زۆرەکەی کریستاڵ و هێرۆین لەسەر مادە هۆشبەرەکان گیراوم 4-5 جار گیراوم لەسەر مادە هۆشبەرەکان. من لە سلێمانی کەڕیمە لە ئێران و ڕانیە و قەڵات زیێ و لەو شوێنانەوەی هێن لە ڕانیە و قەڵات زیێ و ئێران و مادە هۆشبەرەکان زەرەتی بۆ هەموو کەسێکەیە بۆ کۆمەڵگە هەیە بۆ هەموو کەسێکەیە یەکەم کە تەسیرێ دێگا خوشک و دایک و باوک و برا ئۆشتانەیەکە لە دەستێ دوای کۆمەڵگە شتێکی باش نییە شتێکی خراپە داوا لە خوشک و لە برا و لە بە هەموو کەسێکەکەم لە بە ڕێزانەکەم بیکە مەخاتی ئەو خوایە واز لە مادەی هۆشبەر بێنن کۆبڵ نەبرەوەی هیچ شارێکی نییە من لە ساڵی 1996 وای خۆ مادە هۆشبەرەکان هیچ ئیسفادەیەکم لێ نەکردووە لە زارەت زیاتر داوا لە هەموو کەسێکم لە مادە هۆشبەرەکان دوورکەوێتەوەوانێ شتێکی باش نییە لە ساڵی 96ەوەی کەشم 4 جاری ژیراوم لەسەر مادە هۆشبەرەکان باش نییە شتێکی باش نییە داوا لە هەموو کەسەکەم بەلای مادە هۆشبەرەکانە نەچێت بە تایبەتی تە لە بۆ زانکۆ و ئەم شتانە بیرم کردەوەوانێ نەمتوانی واز بێنم لەبەرەوەی زاڵ نەبووم بەسەر خۆمە و نەمتوانی واز بێنم داوای کردووە مێشکم ئەجنا پەشیمانم لە مادە هۆشبەرەکان وەزگەم هەموو کەسێ وەک بیری کردایەتەوە بزانیا مادە هۆشبەرەکان چییە بە حیاتی نزیکی مادە هۆشبەر ناگەوێتەوانێ ئەمە شتێکی خەتەرە ئەگە بە پاکی بڕۆمە دەرەوانێ ئامادەی ئۆمتیانەی گەشم بەزەگە بە پاکی نەڕۆمە دەرەوانێ ناتوانم نێگەش قسەم بۆ ئەوانە ئەوەیە ئەوان لێ یەکەم پارە ئەوە نایانێ کە یعنی ئەم مادەیە بڵاو هاتەوانێ بەناو کوردستانەوە بەناو هەرێمی کوردستانە داوایان لێ یەکەم ئەو کارە نەکەن کارێکی باش نییە کارێکی خراپە یعنی بەدەستی خۆمان لە ناوە بین باش نییە داوایان لێکم کۆڵبن پارە ئەوە نایانێ ئەو شتەی بۆ بکەیت کە مادەی هۆشبەر بڵاوگەیتەوانێ بەناو شارە کوردەکانە بەکەڵک نایە زۆر خەتەرە مادەی هۆشبەر خەتەرە یەکێنەی خواردمێ نازانێت چییە بەس من ئەزانم زەجر و ئازارەکەی چییە بەس من ئەزانم ئەمە چ تاوانێکە خەتەرە داوا لەو هەموو بە ڕێزەکەم بەلای مادەی هۆشبەرانە چێت ئامادەی ئۆمتیانی گەشم بەزەگە بە پاکی نەڕۆمە دەرەوانێ ناتوانم نێگەشم چکە لە چاکسازیەکانە ئەوە خۆڵە زۆرە بەکارهێنەری مادەی هۆشبەرم بازرگان نیم تەنانەت ئالوودەبوویەکی مادەی هۆشبەرم بازرگانی مەکردەوە بە مادەی هۆشبەرەوانی لە ئێرانەوە چوومە سەرمەرز لە ئێران یەکم وەرەگرت لە کابرای شێرانی ئەمێنە بۆ خواردنی خۆم بەشی مانگێک بەشی دوو مانگ جارێت چوون ئەمێنە لە 2014 ئالوودەبووی مادەی هۆشبەرم چەند جارێ هەڵی خۆپاکردنەوەش ماوە چوومەتە لای دکتۆر تێگەی دوو جارش خۆم پاکردەوە بەس هەم ئالوودەی مادەی هۆشبەر بووم نەمتوانیمە واز بێنم بەڵێ تاکیدەوە زیان باشە مادەی هۆشبەر هیچ ئیسفادەیەشی نییە لە زیان زیاتر تێگەی بەس کە ئالوودەشی بووی هەنێکا دێ ناتوانانی مازی لێبێنی ئینا هەر یەک لە ئێمە کە ئالوودەبووین و ئەوانەی کە دەرمانە کێشە نەزانن کە زیانێکی هەموو شێوەیشیە تەنانەت بۆ سەر کەس و کارەکە و بۆ سیحەتی خۆ بۆ هەموو شتێکە مادەی هۆشبەر نای خۆی بە خۆیەتی هۆشبەر هۆشتە باگەر لەسەر ساغیبی مادەی هۆشبەر بەکار نایانی لەسەرەوە قڵەبی بەس کە مادەکە خۆی هۆشبەرە هۆشتە بە ئەوانەی کە بازرگانیەکەن ئێمەتە بووینەتە قوربانی دەستی ئەوانە
هون بە قوربانی دەستی تاجراگان ئەگەرەوان نێنن ئێمەش ئاومان لێ نایە و ئالوودە نابین وەڵی زۆر مەترسیە من مەمنونی هەر یەک لەم کەسان لە خەڵکەکەم و لە گەنجەکانەکەم و بە تایبەتی ئافرەتانیش توش بوون تێگەی کام دەرمانە بەکارنێنن چونکە بەڕاستی دەرەنجامێکی زۆر خراپێ بێ ئەبێتەوەی دواکەوتنی لە ژیان ئەوانەی کە بەکارێنێنەوە هیچ ئیسفادەیەکمان لێ نەکردووە تا ئەوان بەکاری بێننەوانێ ئەگەر خەمۆشیانەیە شتیشانەیە دکتۆری دەرونی هەیە شتەیە با بڕۆن وەرزشکەن با بڕۆن سەفەرگەن زۆر شت هەیە بۆ ئەم شتانەکە بەدیلی بێ هەموو شتێ لە دەزەی لە دەزانەگەشت کێشە تۆ نیە یەکسەر لێوسەنێ وردە وردە هەلا هەموو شتێک شێتەوە لە دەزان چیە ڕاستە من کەس و کارم ماوە بەس وان لێگەی ئیسعاجیانەکەی بەڕاستی ئەگەر جەرجی نەبیت لاچێ نوعێکی کە لەگەڵ تا بێ دایک و باوکە بەس چی بکاکە جەرگیت یان کەس و کارە بەڕاستی ئەمە ئیسعاجە بێ بەدەستەوانێ کەم مادەیە خۆی هۆش نامێنێ هەنێ شتەکەی ئەگەر کەیتەوە سەر مێشکی خۆت و مێشکی ساقی ئینجاڵی من چیم کردووە وەڵی داواکارم سنتەرێ بکرێتەوە سەر لە هەموو وڵاتەکانیکەیە بۆ نمونەوەکو ئێران کەمپی ئیجباریە و کەمپی ناجباریش هەیە ئەچی لێ ئیجباریەکەیە تەلەفۆنەکەن هەر کەس و کارێ ئەو بن ئەو کەم بۆ پاک دەکەنەوە سنتەر هەیە لە وڵاتەکانیکە سنتەری پاکبوونەوەیە بەس ئێمە نە لە چاکسازیەکانە نە لە هیچ شوێنەکان شتێکی وامان نییە کە کەسێ ڕاستە جسمە پاکەکاتەوە بەس مێشکە پاک ناکاتەوە هەر کریستاڵی حەشیشم پێ بوو کاتە لە نەفەرێکم وەرەگرت لە پارکە باڵێ کورد بوو لە فەیسبووکەوە باسییانە کرد کە ئێتر شتەکە بڵاو ببووە هەری کەسێکی ناسراوە بۆ شتەکە خەریکی ئەو شتەیە مە بەکاردن خۆر بووم سەرەتا کە خواردەم سەرتا بیرم بوو بەڵام دوایی کە بەردەوام بووم تلاشپور بووم شتانم بە خیاڵە نەهات نەکە سوکار نەدایک نەخۆشک نەبرا ئەنی هەموو شتێکم لە ئاسایی بوو بەس خۆم بەس خواخوام بۆ دانیشن دەروانەکەم خۆم لەبەری کە زیان بەخشە یەکێک لەوانە لاوەزبوونی جەستەیە مێشکرد لە ئیشەکەوە هەڵەشەبوونت لە دوورکەوتنەوە لە ناو کەسەکان هەموو کەسێ بە خراپا بینی بەڕاستی نەچم بەلای باشتر ڕاستە شتەکە سەرەتا خۆشە بەڵام لە دوایە زەرەری زیانی مادی جا دوایەوە لە ڕووی خێزانەوە خێزانەکە لە دەستەی هەموو شتێک یعنی ئەوەی گرنگ ببراتۆ خێزانەکە یەکەم شتێک بەس خێزانە دەستەی بەڵام ئێستا هەستەکەم مرۆڤم هەست بە خۆمەکەم ئەنی هەستەکەم لەسەر ژیان جوانە ئەوەی نایەنە من لە سجنا بووم لە سجنا تقریبا تا 2 هەفتەش ئەەکەم لە دنیا نەبوو لە دوای ئەوەوە تقریبا 15 ڕۆژ دوای ئەوەی بەربم اینجا هەستم پێ کرد شتەکەم پێ قوبوڵ ناکرا تەحملم ناکرد سەرمێشە لە دوای وردە دەتوانیم بە ماوەی مانگێک کەمتر واز بێنم لەبەرەوەی کە خێزانەکەم بەلاوە گرنگتر بوو کازانم لەلایەنەوە براکەم لە دەستێ ئەو شتە شایانی ئەوە تۆ خێزانەکەی بۆ دەست بێ بەڕاستی توخنی نەکەون یعنی ڕاستا بن ئەو کە ئێستا پێم وتی شتەکە خۆشە برادەر یەکەم شتێک لەوانە برادەر ینی لە برادەرەکان دوور بن ئەسڵ لەو شوێنەش دوور بن کە هەر باسیەکەن ڕاستی چاوکراون ینی من نەمێرە لەو ژووری خۆم ئێمە دەرەوە شەخسێ من خۆم چەندێکە ئەی خۆم نەچمەتە دەرەوە نەمەوێرە کە پێم و دیار بوو ئەوانیش لام و شوێنێک بەڕاستی پێویستمانە بەڕاستی پێویستمان بە سەنتەرێکی وایە بکرێتەوەنە بێ کە دوای ئەمە کە وازێنین لەوانەیە من دوو مانگێکە بچمەوە سەری نەگەر عیلاج بەکارنێم لەوانەیە بچمەوە سەری بەڵام پێویست دەکات سەنتەرێکمان هەبێت بەڕاستی پێویستمانە هەنی وەکو داواکاریە گەیکەم بەڕاستی پێویستمان ئێمە نەخۆشی پێویستمان بە چارەسەرە بۆ شتەکە زیاتر پەرە نەسەرێ زان دووبارە سڵاوتان لەبێت ئەوانەی کە گوێبیستی بووین لە دوانی ئەو کەسانە بوو لە زاری خۆیانەوە کە توشببووی مادەی هۆشبەرن تەنها ئەو کەسانی کە خۆیان ئالودەن دەزانن کە چەندە زیانیان بە جەستەی خۆیان و بە ژیانی خۆیان گەیاندووە. ئەچمۆ لای میوانەکانم کاک مەریوان لە ڕووی ڕەگەزەوە ینی باس لەواکرێت لە ئێستادا ژنانیش کچانیش ئالودی ئەو مادانە کە ڕەنگە لە پێشتر ئەمە تا ڕادەیە کەمتر بوو بێ بەڵام لە ئێستادا دەڵێن دیاردەکە بەرەو زیادبوون دەچێت و کچان و ژنانیش توش بووی ئەم مادانە ئەو کەسانی کە لەلای ئێوەن و دەستیان دەستگیریان دەکەن تا چەندە ڕەگەزینێتیایە
بێگومان دەرەجێکی زۆر نییە هەروکو خۆت ئاماژە پێیا دەرەجێکی زۆر کەمە بەڵام هەیە ڕاستە ئەوەش کۆمەڵێ کچی گەنجن ینی تازە پێگەیشتون لە ئەوانە بەهۆی ئەم برادایەتی و گروپ و ڕۆشتن و هاتن و ئەوانە تووشی ئەو مادە لەڕووی تەمەنەوە ینی تەمەنێکی دیاریکراو هەیە بڵێ زیاتر لە چوارچەوەی ئەم تەمەنەدا کەسانێک ئالوودە دەبن ناتوانانی لە 100% بەڵام لە سەر و هەژدەوە هەمانە هەتا تا 30 تقریبا باشە هەوڵەکانی ئێوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە بنەوە پێشتریش ئاماژەم پێکرد کە ئێوە بەردەوام لە هەوڵدا بوون بەڵام بۆ لەمە و دوانش ینی بۆ ئەوەی کە ئامارەکان بۆ بۆ شێوە بەرچاوە لە زیادبووندا نەبن هەوڵەکانی ئێوە چی دەبێت؟ من حەزەکەم ئیشارەیە بۆ بم لە زۆر شوێن باسێکم ئاسایش سلێمانی لە ساڵی 2005ەوە ئێمە بەش و هۆبەمان بۆ جا کردوێتەوە ئیشمان لەسەر ئەم کەیسە کردووە ینی هەر لەو کاتەوە هەستمان پێکردوە کە وردە و دەخەریکە بڵاوە بێتەوە لەوانەیە بڵێم خۆشببختانە هەر ئەوەش بووە هەتا ئێستا ئێمە توانیمانە کۆنتترۆلی ئەم شارە بکەین مادی هۆشبەر مادێکی جیهانیە خۆتانەزانن ینی شتێکی هەموو زۆربەی زۆری وڵاتەکان بەرەنگاری ئەم شتە بنەوە هەر کەسە بە ئەسلوب و بە ڕێگای خۆی ئەوەی ئەمەش بە هەمان شێوە ینی ئێمەش توانیمانە لە ماوەی ئەم چەند ساڵی کە هاتووە بەردەوام هەموو ساڵێک ئێمە دەستی خۆمان وەشانووە و ئەم بەرنامەی ئێوە ئێستا دوو ڕوویەکی پیشانە ئەوش ئەوەیە کە ئەوانەی کە ئاڵوودە بوون و کە ئەوانە پێویستیان بە بڵێن بە عیلاج و پێویستیان بەوەیە وەکو قوربانیە سەیرەکرێت لای ئێمەش هەمان بەرنمەیە منیش هەموو ئەوانەی کە ئەگیرن زۆربەی زۆری ئەوانە کە تازن و یەنە بەردەستی ئەمە ئەیان هێنم قسەیان لەگەڵەکەم دایانە نیشێنم زۆر جار کە سوکارەکەی هێنم دایانە نیشێنم قسەیان بۆکەم ینی هەوڵێم بە تایبەتی ئەگەر یەکەم جاری بێ ینی زۆر حەزەکەم هاوکاری بم زۆر حەزەکەم پشتی بگرم زۆر قسەی بۆکەم کە ئەتوانی باوەڕ بەخۆ بێ هیچ نییە مە شتێکی شتێکە یەکەم شت زەرەرەکە بۆ لەشی خۆتە باشە کاکە مەریوان هە لەسەر ئەوە چەنەها کۆڕ و سیمینار و بابەتی گرنگ کراوە لەسەر ئەوەی کە سنتەرێک دابمەزرێنێت ئەمانەوەکو نەخۆش ینی مامەڵیان لەگەڵ بکرێت ئێوەکو ئاسایشی سلێمانی وەکو ئەوەی کە تایبەتن بەوەی کە ڕوبەڕووی مادەی هۆشبەر ببنەوە بەشداری تا لەم کۆڕ و سیمیناران نەکردووە لە دوانی خۆتان لەو بارەیەوە ناوە ڕابۆچوونی خۆتان ناوە لەسەر ئەوەی کە ئەم کەسانە پێویستیان بەڕاستی بە سنتەرەکە ئەزای چۆنە هۆی لە ڕاستیە ئێمە جهتێکی ئیجرائین ئێمە ئیجراعاتەکەی ئێمە ئیجراعات لەگەڵ ئەو کەسانەکەین کە مامەڵە بۆ مادانەوەکە بەڵام لە هەمان کاتە ئێمەش ئینسانی ئێمەش خەڵکیم شارین حەزەکەین هاوکاری خەڵک بین دەرگامان کراوەیە قسەیان لەگەڵەکەین هەموو شتەکانەکەین بەڵام لە دوایە لەوانەیە بڵین فلتەری یەکەم منیش بم ئەتوانم بۆشیان پۆڵێن کەم بڵێم ئەم کەسە کوڕێکی گەنجە کچێکی گەنجە تازە پێگەیشتووە هەڵەیەکی کردووە ئەم مادەی بەکارهێناوە زۆر ئامادەشی تایە بۆی وازی دەبێت لەو کاتە ئەمەلێکەیە من بیەم بە سنتەرێک و یەکسەر چارەسەر کرێتەوە و نەجاتێ بێت ئێستا ئالەوە قەتعێکی تایە ئێمە ئەم سنتەرە لە هەموو شوێنێ باسمان کردووە هەر لە ماوەی ئەم ساڵە من زیاتر لە 4-5 زانکۆ بەشداریم کردووە لە سیمینارە باسم کردووە باسی هەموو ئەم کاردانەوەیم کردووە کە باسی دیار دەخراپەکانیم کردووە باسی هەموو ئەوانم کردووە داوام لە هەموو کەسێک کردووە ئەڵم هاوکارمان بن یارمەتیمان بن هەموو شتێک پێویستی بە ڕۆشنبیریە ئەم شتەش پێویستی بۆیە خەڵک ڕۆشنبیر بێ بەرامبەری هیچ شتێکی تیان نییە لە هەموو شوێنێکیش باسی ئەوە کراوە پێویستمان بە سنتەرێکەس بەڵام لایەنی پەیوەندیدار ئەبێ ئەو سنتەر ئەگەر باس لە هەماهەنگی بکەین هەماهەنگیتان لەگەڵ پارێزگاکانی تر لەگەڵ ناوچەکانی ترا چۆنە ینی بۆ نمونە لەیەکێ لە کەیسەکانەوە باسی لەوە کە لە مەنتیقەکانی ترەوە دەستی کەوتووە هێناوێتی ئەم هەماهەنگیە چۆنە بۆ نمونە کاتێک کە کەسێک لای ئێوە دەستگیرەکرێ باس لەواکە لە فلانە شوێن وەریگرتووە یان کەسێکێ لە پارێزگایەکی ترا ئێوە لە نێوان پارێزگاکاندا چۆن دەتوانن هاوکاریەک بن ئەو هەماهەنگیە هەیە ئێمە وەکو پێم وتی لەبەرەوە ئێمە ئیجراعاتەکەین ئیجراعاتێکی زۆر خێراشەکەین لەبەرەوە هەموو شتەکانمان خێرایە لەگەڵ ئەم سنووری خۆمانە لە هەر شوێنێ بە تەلەفۆنێ ئێمە ئیشەکانمانە ڕوا ئەوان هاوکارمانن بە هەموو شێوەیە ئێمە هاوکاری ئەوانین شتێبێ ئەوان یارمەتیمانێن ئێمە یارمەتیانین هەموو قەزا و ناحەکان ئێمە لەوا کۆکین لەسەرەوەی کە چین بۆ هەر شوێنێ دەستیان نەناوە بە ڕوومان و خێرا دەرگاکانیان بۆ کردوینەتەوە ئێمە توانیمانە لەناو جێگەی ئەوانە خەڵک بێنین و لێرەش بەرەوڕی یاسایی باشەکە گەرە باس لەوا کرێ لە ئێستا جۆری مادەکان زۆر بووە ئەو مادانی کە بەکاردەهێنرانی پێشتر ڕەنگە کە کاتێک باس لە مادەی هۆشبەر کراوە چەند مادەیەکی کەم بوو بێنی بامە ناو نهێنی ناوی مادەکان بەڵام لە ئێستادا دەڵێن جۆری مادەکان زۆرە تەنانەت دوای لاتوە هەندێک حەب هەیە
کەسانێک بەکاری دێنن بۆ ئەوەی کە وەک مادەی هۆشبەر ینی شێوازی دەستگیرکردنی ئەم مادانە دەست بەسەراگرتنی ئەم مادانە چۆنەوە چیان لێ دەکەن ئێوە کاتێک کە دەستیان بەسەراگرن. ئەلبەتە ئەم قسەی زۆر ڕاستە ناڵین مادەکان زۆر نەبوون بەس خۆی هەرە بوون بەڵام وردە ئەگەن بە ئێمە ئەوەی کە ئاشنابوونی هەرێمی کوردستان ئەو کارەساتەی ئێستی خولقانوە ئەوەیە کە وەختی خۆی ئەم مادانە هەمووی بە خامی بەکار هاتووە و لە ئەوڵەوە هەر بۆ دەرمانیش بەکار هاتووە بەڵام وردە مرۆڤ توانیوێتی هەڵیجێڕێتەوە بەکاری تریێناوە بەڵام لەگەڵەوەشە هەندێک مادە هەیە لە ناو ژوورە تاریکەکان نادروستەکرێت ئێستا لە مختبەرەکان نادروستەکرێت کۆمەڵێ مادەیە تێکەڵیەکەن وردە بە شێوەیەکی کیمیایی پێکاتەیەکی کیمیایی لێ دروستەکەن وەکو ئەو دادەیە فەرمی ڕاستەوخۆ تەسیر لە ناو مێشک و لە ناو عەقڵ و لە ناو هەزر و لە ناو بیریاکە یەک جار دوو جار بیخوایت ناتوانێت واسی دەبێنن لەبەرەوەی ئەوان بە ئەنقەس ئەو مادانیان تێکردووە ئەمە کێشەکەی ئێستا ڕاستە ئێوە چیان لێکرد ئەو مادانە کاتێک دەرسی ئێمە هەمووی ئەوەی کە دەستی بەسەراگیرێ بە فەرمانی دادوەر لەگەڵ ڕێزم بووە دادوەر زۆر هاوکارمانە سوپاسێکم هەموو ئەو مادانەی کە ئەگیرێ ڕوبەڕووی یاساکرێتەوە لە دوای ئەوەی هەر کەسە بۆ مادەی خۆی بەرەو ڕووی بڵێن یەحالا بێتەوە دوای ئەوەی کە حکومەخوا یەکسەر لە قەرارێکیش دەرەچێت بۆ سووتاندن و لە ناوبردنی مادەکان ئەو مادانەش هەمووی کۆکرێتەوە لە مەحرەقا ئەیان سووتێت. دەستان خۆش بێ لانەخان ئەو کەسانەی کە ئالوودەی مادەی هۆشبەرن ینی بەر لە دەستگیرکردنیان تا چەند خێزان ڕۆڵی خێزان گرنگە لە مڕۆوە ینی ببرێنە لای پزیشکانی دەرونی و هەوڵ بدرێت چارەسەر وەربگرن ینی ئەگەر ڕەنگە تۆ خێزان لە سەرەتای ئەوەی کە یەکێک لە ئەندامانی خێزانەکەی بەکاری دێنێت بزانێەوە ئاشنا بێبەوە بیباتە لای پزیشکێکی دەرونی ڕەنگە نەگاتە ئەوەی تەواو ئەو کەسە ئالوودە ببێ ئەمە تا چەند گرنگە بەتابەت ئەم خوێندنەوەی لەناو خێزانەکاندا هەبێت. دەستخۆش طبعاً خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە هەر لە سەرەتای پەروەردەکردنی نەوەیەکی تازەوە تاوەکو ئیترە بێ بە تاکێکی پێگەیشت و کە بە تەواوەتی پشت بە تواناکانی خۆی بەستێت و خۆی بتوانێت خۆی بەڕێوەبەرێ لە ژیان دیارە هەر تاکێک کە ئالوودەی مادەی هۆشبەرە بێت لە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەم شارەزایی یان نەبوونی وشیاری کۆمەڵایەتی لە ئەو تاکە بە جۆرێک لە جۆرەکان کە نازانێ ئایا ئەم بابەتە لە نەخراپەکانی زۆر زیاترە لەوەی کە تۆ بۆ ماوەیەکی کاتی بەکاری بێنی و هەست بە چێژێک بکەی لە ڕووی دەرونیەوە باشە لێرەوە بۆ ئەوەی کە خێزان هەستێ بە تەوعیەکردنی ئەم تاکە بە ئەوەی کە ڕۆشنبیری تاکەکەی خۆی بکە ئەبێت بە بەردەوامی بەرچاوڕوونی با بە تاکەکەی خۆی لە ڕوانگەی ئەوەی کە مادەی هۆشبەر چییە کاریگەری نەرێنەکانی چییە بۆ بە بەردەوامیش متابعی ئەو تاکە بکە با بڵێن عادەتەن ئێمە باز لە گەنجەکەین لە هەرزەکارەکەین متابعی بکە بزانێت چۆنە چێتە دەرەوە ڕەفاقەتیکی ئەکات لە چ کافتریایەکدا ئەنیشێت متابعی گۆڕانی ڕفتار و سلوکی بکە بە دڵنیاییەوە سلوکەکانی ئەگۆڕێ ڕفتاری ئەگۆڕێت تعاملی ئەگۆڕێ بۆیە لەم ڕێگایەوە ئەکرێ خێزان زۆر زوو هەست بە گۆڕانکاری ڕفتاری هەرنەوەیەکی تازەیان هەرزەکارێکی ناو خێزانەکە بکە لەم کاتەشە ئەکرێت زوو دەست پێشخەری بکە لە ڕێگەوەی کە بەڕێزت باس کرد پزیشکێکی دەرونی ڕێنماییکارێکی دەرونی سەرکارێکی دەرونی بدۆزێتەوە بەڵێ هەر قۆناغەکانی زووی دەستپێکی بابەتەکە ئەکرێ و تاکە بخەتە ژێر چارەسەرەوە و چارەسەری پزیشکی تەواوی بۆ بکرێت بۆ ئەوی دوورکەوێتەوە یەک خاڵی تریش گرنگە کە بیرمان نەچێ لێرە ڕۆڵی ڕاگەیاندن بەڕاستی یعنی ڕاگەیاندن وەک دەسەڵاتی چوارم هەمومان نەزانین لەناو هەموو ماڵێکا بوونی هەیە بە بینرا و بیسرا و نووسراوەوە لەبەرەوە ئەکرێت بەشێکی ئەم ئەرکە پیرۆزە بکەتە سەرشانی ڕاگەیاندنەکان کارێکە لە ڕێگی خۆیەوە ڕۆژانە لە ڕێی بەرنامەی کۆمەڵایەتیەوە بەرنامەی تەندروستیەوە کراوە ینی پێشتریش ئەمە کراوە بەڵام دەکرێت بەردەوام هەبێ دواتر گەڕێمەوە لاتان بەڵێ کاک هیوا ئەگەر گوێبیستی کەیسەکان بوو بیت ئەوان باسییان لەوە کرد کە لە ساڵانێکی زۆر ینی ئالوودەی ئەم مادانە بوون و باسییان لەوە کرد ئەگەر بە پاکی بچنە دەرەوە بەڵێنی ئەوە دەدەن کە جارێکی تر ینی نزیکی ئەو مادانە نەکەون و لە هەمان کاتیشدا ئاماژەیان بۆ کرد کە لە ناو چاکسازیەکاندا وەک خۆڵ لەم مادانێتیایە جا پرسیاری گرنگ ئەوەیە یاسا دەبێت لەم کاتەدا چی بکەوە چاکسازیەکان ینی ئێوە وەک داواکاری گشتی چاودێری ئێوە لەسەر چاکسازیەکان چۆنە بۆ ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی ئەم کەیسانە بکەن. بەڵێ سەبارەت بەو پرسیارەی لە یاسا ڕوونی کردیتەوە کە ئەو کەسانێت تووشی ئەو بارە و ئەو ناوچێشانە دەبنکەوە بەکارهێنانی مادە هۆشبەرەکانن هەر لە مادە 39 داهاتیا دەرێ ئەبێ ئەو کەسێکەوە دێتە پێش لەبۆی چارەسەر وەگری پێویستە ناوی بەنهێنی لە خۆی بمێتەوە
لەکن ئەو شوێنێکەوە چارەسەر وەردەگری بۆ ئەوەی کەسی تر پێ هەز نەکات بتوانانی چارەسەرەکەی جێبێجکارەوە ڕۆلی چاکسازیەکانیش پێویستە چاودێری هەمان بکەن و بتواننکەوە جە و ئەوەی باشیان لۆ دروست بکەن کا بتوانن لەو کێشەیە دەرباز بن بە تاوان ڕۆلی نابی ڕۆلی خێزان و کۆمەڵگا و وهروە وەزارەتە معنیەتەکان وەکو وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا و تاوان ڕۆلی سەرچیش وەزارەتی تەندروستی و ناوخۆی ئەوانش دەبی هەستن بەکاری خۆیان. بەڵێ پێتان وایە ئەگەر هەرێکە لە لای خۆیەوە هەست بۆ بەرپرسیارەتی بکە بتوانرێت کۆنتترۆلی ئەم حاڵەتە بکرێت؟ ئەمە مەبەستی کۆنتترۆلکردن ئینشاڵڵا لە هەوڵی هەموو لایەکیدایە هەموو لایەکیش حەز دەکاتنکەوە ئەو کێشەیە کۆنتترۆل بکرێت و بۆی بتوانین ئەو ئافاتە کە تووشی گەنجەکانمان بە تووشی ژنەکانمان بووە لەبەرەوەی ئێستا لە هەولێرێ بە تەنیا لە هەولێرە کە محکەمەی جۆنە ئەوی شانە دەبینیتن سەبارەت بە ئەوانێکەوە بەکاری دەینن ژمارەیان لە بۆ 6 مانجی پێشووی ساڵی 2020 675 کەس بووە ئحالە کراون بەڕاستی ئەوە یعنی ژمارەیەکی ترسناکە زەنگەی خەتەرە پێویستە لەسەر هەمومان کار بکەینکەوە ئەو کێشەیە چاسەکەین هەمومان هاوکار بین جا چه قوتابخانەی بی چ ماڵەوە بی چ ژینگەی بی چ بتوانین ڕۆکە و میوانە بە ڕێزانە ئیشارەتیان کردکەوە برادری خراپ ئەوانە بە هەموو لایەکمان بتوانین کە زیاتر قەتیسیکەین و کەمیکەینەوە. زۆر باشە دەستان خۆش بێ کاک هیوا. بڵێ ئازیزان گرافیکێکی ترم ئامادێ ئێمە لەم گرافیکەدا باز لەوە دەکەین کە کاریگەری ئەم مادانە لەسەر بەکارهێنەر و لەسەر جەستەی بەکارهێنەر چییە با پێکەوە ببینین و دەگەڕێم وڵاتە. ئەگەر باسێک لە پۆڵێنی مادە هۆشبەرەکان بکەین مادە هۆشبەرەکان بەسەر دوو گروپی سەرەکیدا دابەش دەکرێن. گروپی یەکەم سەرکوتکەر ئەو دەرمانانن کە کاردانەوەکانی مێشک خاو دەکەنەوە. کاریگەریان بریتە لە کەمبوونەوەی ڕێژەی هەناسەدان و لێدانی دڵ کەمبوونەوەی پستانی خوێن وەک هێرۆین تریاک مۆرفین. چالاکەرەکان ئەو دەرمانانن کە چالاکی کۆئەندامی مێشک و دەمار خێراتر دەکەن. کاریگەریان بریتە لە زیادبوونی ڕێژەی هەناسەدان و لێدانی دڵ زیادبوونی پستانی خوێن ڕێگریکردن لە خەو لەوانەش کۆکاین ئەمفیتامین. بە پێی ئاماری 2021 چەند مادەیەکی هۆشبەر زۆرترین بڕیان دەستی بەسەرداگیراوە. یەکەم هێرۆین ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان دەست بەسەر 172 کیلۆگرام لەو مادێ داگیراوە کە یەکێکە لە مادە هۆشبەرە ترسناکەکان و زۆر ئالوودەکەرە. کڕین و فرۆشتن و هەڵگرتنی لە هەموو وڵاتانی جیهان نایاسایی و سزای لەسرە. ئەم مادەیە چەندین لێکەوتەی لەسەر بەکارهێنەرەکەی هەیە لەوانە کێشەی هەرس کێشەی جگەر و گورچیلا زیان بۆ سەردڵ و خوێنبەرەکان و مێشک هەوکردنی سیەکان کەمخەوی ناڕێکی سێکسی و دەرونی خەمۆکی و تێکچوونی کەسایەتی تێکچوون و ناڕێکی لە سوڕی مانگانە زۆر بەکارهێنانی دەبێتە هۆی کۆما و وەستانی دڵ و هەناسەدان. تەنیا لە 2015 122,000 کەس بەم مادەیە مردوون. دووەم تریاک ساڵی ڕابردوو 83 کیلۆ لەم مادەیە لە هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیراوە. تریاک لە گوڵی خەشخاش بەرهەمدێت مادەیەکی ئالوودەکەرە و کاریگەری جەستەیی و دەرونی زۆری هەیە. کارکردنی زۆرێک لە ناوەندەکانی مێشک سەرکوت دەکات و بەمەش زۆرێک لە کاردانەوەکانی خاو دەکاتەوە بۆ نمونە کەمبوونەوەی لێدانی دڵ دابەزینی پستانی خوێن و هەناسەدان. لێکەوتەکانی لەسەر بەکارهێنەر بریتین لە سکچوون ئارەقکردنەوەی زۆر کەم خەوی و بێ ئاگایی لە خواردن سەر لە شێواوی کێشە لە بینین کێشە لە هەناسەدان کەمبوونەوەی ئارەزووی سێکسی دابەزاندنی کێش هەستکردن بە دڵتەنگی و خەمۆکی زۆر دابڕان و نائارامی و تووڕەبوون. دەکرێت لێکەوتەی زۆر مەترسیداری هەبێت وە کەمبوونەوەی ئاستی هۆشیاری و کۆما و مردن. سێم کریستاڵ واتە شیشە ساڵی ڕابردوو 96 کیلۆگرام لەم مادەیە دەستی بەسەرداگیراوە. ئالوودەبووان لە عێراق زیاتر ئەم مادەیە بەکاردەهێنن بۆتە هەڕەشەیەکی گەورە لەسەر گەنجان. کریستاڵ مادەیەکی کیمیاییە بە شێوەیەکی دەستکرد لە تاقیگە بێمۆڵەتەکاندا بەرهەم دەهێنرێت. لێکەوتەکانی یەکێک لە مەترسیدارترین مادە ئالوودەکەرەکانە. لێکەوتەی زۆر جددی و مەترسیداری هەیە کە ڕاستەوخۆ بەکارهێنەر هەست بە سەرخۆشیێکی تند دەکات. بەکارهێنەرانی بەردەوامی کریستاڵ هەرگیز ناتوانن واز لە بەکارهێنانی بێنن بەهۆی گۆڕانکاری لە مێشکیاندا میکانیزمی چێژیان تێک دەچێت و بەبێ بەکارهێنانی مادەکە ناتوانن هیچ چێژێک ئەزمون بکەن.
ئەو نەخۆژانەی کەواز لە کریستال دەهێنن هەستێکی بەهێزی خەمۆکی و بەتاڵیان بۆ دروست دەبێت و کاریگەریەکانی لەسەر جستەیان بە شێوەیەکە کە لێدانی دڵبەرز دەبێتەوە و بەرزبوونەوەی پەستانی خوێن و هەناسەدان، سووربوونەوەی چاوەکان و دەردانی بۆنێکی کیمیایی لە هەناسیان، ئارەقکردنەوەیەکی زۆر، تێکچوونی ڕتمی ئاخاوتن، هێڵنجدان و ڕشانەوە و سکچوون، نەمانی ئارەزوی خواردن و دابەزاندنی کێش، تووڕەبوون و دەمارگیری و ئازاردانی کەسانی تر سەر لە شێواوی و ناڕەحەتی. کاریگەریە درێژخایەنەکانی بەکارهێنانی کریستال، کەمبوونەوەی ڤیتامین و کانزاکان، کەمبوونەوەی بەرگری بەرامبەر نەخۆشیەکان، زیانگەیاندن بە ئەنجامەکانی جەستە بە تایبەت سیەکان و جگەر و گورچیلە، وشکبوونەوەی پێست و خووران و برینی پێست و زیبکە و کلۆربوونی ددان، هەروەها تێکچوونی سۆزداری، دڵەڕاوکێ و خەمۆکی و ماندوێتی درێژخایەن و وەهم لە دەستدانی یادەوەریش بەشێکی ترە لە کاریگەری خراپەکانی. حەشیش لە ساڵی ڕابردوو 14 کیلۆ لەم مادێ دەستی بەسەردا گیراوە. حەشیش لە ڕووەکی گیابەنگ دروست دەکرێت. کاریگەریەکانی لەسەر لەش، دڵڕاوکێ، وشکی دەم، زیادبوونی ئارەزوی خواردن، زیادبوونی لێدانی دڵ، سووربوونەوەی چاو، تێکچوونی هاوسەنگی و بیرەوەری، پشتگوێخستنی دەوروبەر، تێکچوونی خەو و توانای سێکسی، تێکچوونی هێزی شیکاری مێشک و تێگەشتن لە شوێن و کات، تێکچوونی بیرەوەری و فێربوون، تێکچوونی هەستەکانی بینین و بیستن و دەستلێدان، تەشەنوج، گۆڕانکاری لە چڕی هۆرمۆنی سێکسی نێرومێ و ناڕێکی لە سوڕی مانگانە. نەمانی حەز و پاڵنەر لە کەسەکەدا بۆ بەردەوامبوون لە ژیان و کار و چالاکیەکانی ڕۆژانە و پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانیەکان، بێدەسەڵاتی و بێهێزی و تەمبەڵی، تێکچوونی بەرگری لەش، دڵڕاوکێ، وەسوەسە، وەهم و شێتی، تێکچوونی بۆ ماوەی کە دەبێتە هۆی ئەوەی نەوەکانی ئەو مرۆڤە تووشی ناتەواوی زگماکی ببن. بەڵازدان دووبارە سڵاوتان لێبێت. دیارە ئامانج لەم گرافیکی کە ئامادەمان کردبوو بۆ ئەوەیە کە بینەرەکانمان بزانن کە بەکارهێنانی هەر یەکێک لەم مادەنە چەندە کاریگەری خراپی لەسەر جەستی ئەو کەسە هەیە و ئێمە باسی ڕۆڵی خێزانمان کرد بۆ ئەوەی هەر کەسێک لە ئەندامانی خێزان ئەگەر هەر یەکێک لەم نیشانانەی تیادا بەدی کرا بزانێت کە پێویستی بەوەیە چارەسەری دەرونی و پزیشکی دەرونی ببینێ. بەڵێ ئەچمە لە میوانەکانم ئەگەر بە کورتی کاتم کەم ماوەکە کەمەریوان کۆتا قسەی خۆتان و ڕێنمایی ئێوە بۆ هاوڵاتیانش. بڵێ وڵا پێش هەموو شتێ ئەمەوێ لەبەرەوەی ڕۆژی بەرەنگاردنی مادە هۆشبەرەکانە لێرەوە سوپاس و دەستخۆشی لەو ستافە کچوڵەی خۆم بکەم کە لێرە شەونخۆنی خۆیان و بە هەموو توانای خۆمانەوە و بە پشتگیری بەڕێز سەرۆکی دەستگا و بەڕێز بەڕێوبەری ئاسایی سلێمانی ئێمە توانیمانە ئەو کاری کارێکی زۆر سەختە شەو ڕۆژ ئێمە بە دوای ئەم کەسانەوەی کە بازرگانی پێواکەن سوپاسی هەموو لایەکەکەم سوپاسی هەموو بەڕێوەبەری ئاسایی سلێمانیەکەم لە هەر شوێنێک کە هاوکاریەکی ئێمەیان کرد بێ بە زانیاری بێ بە هاوکاری بێ من هەرەوە ناڵێم هیوادارم کە ئەم پەیامەی ئێمە ئەمڕۆژ هەروەکو پەیامێ بێ بگا بە هەموو دایکان و باوکان و هەموو کەسێک لە ئاستی خۆیەوە وشیار بێ بەرامبەر بەم مادانە ئێمە زۆر شوێنمان بینیوە زۆر لە کەناڵەکان هەندێک شوێنمان بینیوە بەڕاستی زۆر قەیزەون هەر کاشی بینی لەخوا بەزیابێ ئەو بەم شێوەیە هەتا ئێستا لەم شارە جوانەی ئێمە شتیوانیە ئەوەی هەیە چەند لە بازنەیەکی داخراوایە ئەو ئەوەش نەمێنێت. دەستان خۆش بێت ئومێدم خەڵاتچۆ بێت دەستان خۆش بێت زۆر بە کورتی کۆتا قسە. دەستخۆشی بۆ بەڕێستان بۆی کە گرنگیتان بەم بابەتەیەوە دیارم بابەتە ئەو هەڵەگرێکە وەزارەتی پەروەردە خەمێکی جدی لێ بخوا و لە پرۆگرامی خوێندنە بابەتێک بەنای بابەتی دەروون دروستیەوە ئیزافە بکە بۆ پرۆگرامی خوێندن بە تایبەتی قۆناغی هەرزەکاری 7 بۆ 9 تاوەکو قۆناغی 12ش پێویستە خوێنکار بەرچاوڕوونی بدرێتێ و ڕۆشنبیر بکرێتەوە لە بابەتی کاریگەریە نەرێنیانە بەڵێ لەگەڵیشا خێزان هەڵسە بە ڕۆڵی خۆی وەکو ئەوی کە بەرپرسیارەتی پەروەردەکردی تاکی لەسەر نەکتەنها هەر بە خێوکردن و لەگەڵیشە دەستگاکانی ڕاگەاندن کە باسمان کرد هەستن بەوەی کە ڕۆڵی ئەم مادانە چیە لەسەر ژیانی تاک کۆمەڵگە خێزان چۆن کاریگەرە نەرێنەکانی ئەگوێزرێتەوە بۆ سەر ژیانی بەڵێ توانێت ڕۆڵێکی ئیجابی بگەڕێت. کاکی واگەر بە کورتی کۆتا قسەی جەنابیش وەرگەرم سپاس دەکەم ئەگەر زۆر بە کورتی بێ. بەڵێ کاکیوە کاکیوە ئەگەر گوێبیستی ئێمەی بە کورتی کۆتا قسەی بەڕێستان
بتوانین کەم ئەو دیاردە لەگەیسێکەوە تووشمان بۆ تووشی کۆمەلگاکەمان بووە کە هەرچەندە پێشتر لە لای مێ نەبووە بەڵکو بتوانین کەمی بکەینەوە و بتوانین کەمی بکەینەوە هەروەها گەنجەکانمان و هاوڵاتیەکانی کوردستان بپارێزین و یاساکە وەک خۆی جێبەجێ بکرێتن و سنتەریش چارەسەکردن بۆ ئەو کەسانێکەوە مادەی هۆشبەر بەکاردێنن بکرێتەوە بە زووترین کات. زۆر باشە هیوادزەی جادوەری داواکاری گشتی بەسپاسەوە جەنابتان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیتان هەبوو. مەریوان عەلی بەڕێبەری بەڕێبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. لانا ئاراز مامۆستای زانکۆ و پسپۆری بواری کۆمەڵناسی سپاس بۆ بەڕێزیشتان. سپاس بۆیەوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون بە ئومێدەوەین کە توانی بێتمان سوودێکی ئەگەر بچووکیش بێ بە ئێوەمان گەیاند بێ. تا بەرنامەی داهاتوو بە ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.